بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتانە بم لەسەر کاریگەریەکانی وشکە ساڵی لە سنووری ئیدارەی سۆران بە تایبەتی بەهۆی کەمی بارانبارین لە ساڵانی ڕابردوو و بە تایبەتی تر لە ئەم ساڵدا کە ڕێژەیەکی کەم بارانباری بە تایبەتی ڕێژەی بارانبارین نەگەیشتەوە ئەو ئاستەی کە پەڵە بکەوێتن کاریگەریەکی زۆری بەسەر کانیا و ڕووبار و چەمەکانی ناوچەکەدا هەبووە بەشێک لە کانیاوەکان و بیرەکان وشتی کردووە و بەشێک لە ڕووبارەکانیش لە سنووری ئیدارەی سۆران وشتی کردووە یەکێک لەو ڕووبارانەی کە وشتی کردووە ڕووباری شەلالی گەلی عەلیبەگە کە لە دۆڵی ئاڵانەوە دێتن ئەم ڕووبارە ناگاتە شەلالی گەلی عەلیبەگ تەنها لە خەلیفانەوە تاوەکو خەلیفان دێتن بەهۆی کەمی بارانبارین و بەهۆی ئەوەی کەوا باخچەیەکی زۆر لەسەر ئەم ڕووبارەیە مەوای کردووە ئاوەکە نەگاتە شەلالی گەلی عەلیبەگ هەر لە سەرەتای هاوینەوە ڕووبارەکە وشتی کردووە دیارە لە ئێستاشدا پرۆژەیەکی لەسرە شەلالی گەلی عەلیبەگ لە ئێستادا سەرقاڵی ئەوەن کە پرۆژەیەکی گەشتیاری لەم شوێنە دروست بکەن بۆ ساڵی ئایندە بۆ نەورۆزی داهاتوو تەواو ئەبێتن دیارە کەمی بارانبارین هۆکار بوو بۆ ئەوەی کە شەلالەکەش بە تەواوەتی وشک بکاتن جیا لەمەش چەند ناوچەیەشتر لە سنووری ئیدارەی سۆران وشتی کردووە یەکێک لەو کانیاوانە کانیاوی جونگیان بۆ کە ئێمە لە بەرنامەکەماندا لە درێژەی بەرنامەکەماندا خەڵکی ئەو ناوچەیەش ئەدوێنین و باسی لێواکەین لە مانجی سێوە ساڵانە کە ئەژیاوە ئەم ساڵ بە هیچ شێوێک نەژیاوەتەوە و ڕووباری باڵەچیانیش ڕووبارەکە تەنها جۆگەیەک ماوەتەوە و تەواوی ڕووبارەکانی سنووری ئیدارەی سۆران کانیاوەکان کەمی کردووە هەروەها ئاوی بێخاڵ کە کانیاوی بێخاڵ ئەم ساڵیش ئەو هەر لە سەرەتای وەرزی هاوینەوە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە ساڵانە لەم کاتانەدا بەم ڕێژەیە کەمی نەکردووە و ڕووباری باڵەکایەتیش بە هەمان شێوە ئاوەکە زۆر کەمی کردووە کاریگەریەکانی وشکە ساڵی لە سنووری ئیدارەی سۆران بە تەواوەتی بەسەر کانیا و ڕووبارەکان بە دەرکەوتون جیاواز لەمەش ئەو دارانەی کە لە ناوچە شاخاویەکانن بە تایبەتی داری بەڕوو و داری جێوژ وشکە ساڵیان بە تەواوەتی بەسەر دیار کەوتووە و بەشێک لەو دارانە وشتیان کردووە بەهۆی کەمی ئاوە کەمبوونی ئاوی ژێرزەویەوە فەرموون بینەرمان بن. یەکێشتر لەو ڕووبارانەی کە لە سنووری ئیدارەی سۆران کاریگەری وشکە ساڵی بە تەواوەتی لەسەر دەرکەوتووە ڕووباری باڵەچیانە ئەو شوێنی کە من ئێستا لێم ساڵانی ڕابردوو لەم کاتانەدا ئەو شوێنە ئاوێکی باشی لێ هەبوو بەڵام ئەم ساڵ بەهۆی نەبارینی باران و کەمی بارانبارین لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ئەم ساڵ وای کردووە کە وشکە ساڵی بە تەواوەتی کاریگەریەکانی بەدەربکەون ئەم ڕووبارە کە سەرچاوەی ئاوی لە هۆڕنی باڵەچیان لە دەڤەری برادۆس قەزای سیدەکان دێوە چەندین سەرچاوەی ئاو و کانیاوی ئەڕژێتە سەر تاوەکو لەگەڵ ڕووباری باڵەکایەتی و ڕووباری بێخاڵ تێکەڵ ئەبێتەوە ئاوەکەی بە تەواوەتی ئەم ساڵ کەمی کردووە کاریگەری زۆری لە سەرسامانی ماسی هەبووە و هەروەها ئەو باخچانەی کە لەبەر ڕووبارەکە کراون کاریگەری لەسەر ئەمانەش هەبووە ئاوەکە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە تەنها جۆگەیەک ماوەتەوە ئاوەکەی بۆ خواردنەوە شیاو نییە بەهۆی ئەوەی کە ئاوی زێڕابەکان و ئاوی ماڵانی دێتەوە گەڵ ئەمە وای کردووە کە کاریگەری زۆری هەبێ و ئاوەکە بۆ خواردنەوە شیاو نەبێتن ئێمە لەگەڵ خەڵکی ناوچەکە و لەگەڵ بەتەمەنەکانی ئەوێ قسەکەین بزانین ئەم ڕووبارە لە تەمەنی ئەوان بەم شێوەیە هیچ کاتێک بەم شێوەیە کەمی کردووە یاخود نا. وەک ئاشکرایە بەخۆی وشکە ساڵی دابەشی سەرچەند جۆرێکە بێ وشکە ساڵی وەرزی وشکە ساڵی هەیدرۆزینی وشکە ساڵی کشتتوکاڵی وشکە ساڵی لە ناکاو یاخود وشکە ساڵی پێشبینی کرا ئەو چەند جۆرێکی تریش ئەم وشکە ساڵێ ئەبینین ئێستا ئەکەوێتە بەر وشکە ساڵی وەرزی ینی بەڕاستی کاریگەری گەلێک زۆری هەبووە وشکە ساڵی ئێستا ئەگەر تەماشا بکەین بۆ نمونەوە ڕووباری باڵەشیانە مەچای باڵەشیانە چایەکانی تر تەماشای پەلچی دارەکان بکەین کاریگەری زۆر نەرێنی هەبووە لەسەر هەم کشتتوکاڵ و هەم لەسەر ناوچە کشتتوکالەکان و زەویە کشتتوکالەکان و کشتتوکاڵ بەگشتی بەڕاستی وای کردووە زۆرێک لە کانیاوەکان وشک بکەن و هەروەها ئەو کەند و ئەو جویانەی کە ئاویان پێدا دەهات ئێستا هیچیان ئاویان تێدا نەماوە بەهۆی ئەم وشکە ساڵێک کە ئێستا
ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چەند ساڵێکە و وشکە ساڵیەکی کەم هەیە بەڵام وەکو ئەم ساڵ نەبووە بەڕاستی وای کردبوو کە هەموو خەڵک تەوەقع بکە کە ڕووبارێکی وەک ئەم ڕووبارە وشک بکات زۆر کەم ئاوی تێما بوو بەڕاستی ئەوەی جێگای ئاماژە پێکردنە پێویستە چارەسەری ڕیشەیی بدۆزرێتەوە بۆ ئەم وشکە ساڵیە چونکە لەوانەیە ساڵانی داهاتوو ئەم وشکە ساڵیە زیاتر بکاتن بەهۆی کەمی باران بارین و نەبوونی بەفر و نەمانی سەرما بەڕاستی بە خۆتان ئەزانن گۆی زەوی وردە لە ڕوو لە وشک بوون و لە کەمبوونی ئاو بەفر و بارانە ئەمە شوعاکە ئەگەر وا بڕواتن لەوانەیە خەڵکێکی زۆر تووشی گرفتی سەرەکی وە تووشی لە ناوچوون و جێهێشتنی شوێنەوارەکانیشیان ببنەوە ینی لەوانەیە زۆر شوێن بە تایبەتی ئەو گوندانەی کە پشت بە ئاوی ڕووبارەکان و بە کانیاوەکان ئەبەستن ئەم گوندانە چۆل ببن ئەمەش وا ئەکا لە ڕووی کشت و کاریەوە یاخود لە ڕووی کەشاوەرزیەوە زەرەری زۆر بە هەرێمی کوردستان و ناوچەکانی تر و خەڵکی شارەکانیش بگاتن بۆیە پێویستە بیر لەوە بکرێتەوە بە تایبەتی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پۆندی گەورە دروست بکاتن بۆ نمونە لە دەڤەری باڵەشان لەوانەیە شوێنی باش هەبیتن یاخود بەڕاستی بیر لەوە بکرێتەوە بەنداوی بێخمە بژیرێتەوە ینی ئەگەر هەرسێ ئاستەکەشی نەژیرێتەوە بۆ نمونە دوو ئاست بەلانی کەم ئاستێکی لەوانەیە ئاوی ژێرزەویش وردە بەسەر بکەویتەوە و کاریگەری ئەرێنی دروست بکاتن وا بکاتن زۆرێک لە کانیاوەکان بژێنەوە و زارێکی تر ئاویان بێتەوە بەر و منتیقەش کەمێک ببوژێتەوە و دار و درەخت و وەک ئەبینن ئێستا ئەگەر تەماشای شاخەکان بکەن پەلشی دارەکان هەمووی زرد بووە ئەمەوە ئەکاتن بەڕاستی لە داهاتوویەکی نزیک ئەگەر بەردەوام بێتن ئەم وشکە ساڵیە کاریگەری زۆر گەورەی هەبیتن لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان ئەگەر پرسیار بکەیت لە دانیشتوانی دەڤەرەکە ینی بە تایبەتی کە ئێستا بەرنمەکە لێرەوە لە هەرێمی کوردستانی زۆربەی بیرەکان وشک بوون ئەتوانین بڵێن 195 زیاتر وەڵا بیرەکان وشک بوون و کانیاوەکانیش ئەتوانین بڵێن هەر نەماون ئەم چای باڵەشانە چەندین کانیاوی لێبوو ئێستا ینی ئەوانەی کە هاتوچۆ ئەکەن یاخود مەردارن و ئەڵێن کانیاوەکان هەریچیان نەماون و ئەو ئاژەڵە چێویانەی کە لە شاخەکانیش ئەژین هەمویان لە بەرنەمانی کانیاوەکان ئێستا مەجبور خۆیان بەرئەدەنەوە بۆ سەر ڕووبارەکان بۆ ئەوەی کەمێک ئاو بخۆنەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە کانیاوەکانیش هەمویان وشتیان کردووە و بیرەکانیش لە ناو دێهاتەکان هەرمویان ینی 195 زیاتر ئەتوانین بڵێن وشتیان کردووە بەداخەوە بەڕاستی ینی ئەو دار و بارانە ئەگەر هەر دوور بە دوور تەماشا بکەین پێشتر ڕەنگێکی سەوزی ئەبەخشی بە دەڤەرەکە و بەدانیشتوان بەڵام ئێستا ئەگەر هەر لێرەوە تەماشای بۆ نمونە چای باڵەشیان بکەن چایەکانی تریش دەور و بەریش چای کۆڕک چای حەسەن بە دوور بە دوور ئەبینین کە کاریگەریەکی چەند گەورە و نەرێنی بووە لەسەر ئەم وشکە ساڵیە لەسەر دار و درەخت هەمووی ئەبینین زۆر زرد هەڵگەڕاوە لەبەر بێ ئاوی و نەبوونە ئەوانەی کە زیاتریش پشتیان بە ئاو بەستووە بۆ نمونە وەک داری ژێوش بەڕاستی ئەبین ئەوانە هەر نزیک بوونەتەوە لە وشک بوون و زۆریشان وشک بوون ئەگەر ینی با شێوەیەکی فعلی بچین بۆ ناو شاخ و تەماشای دار و درەختەکان بکەین زۆربیان ینی هەروشیان کردووە ئەو دارانە نەبێ کە ینی تەمەنێکی زۆریان هەیەوە کەمتر ئاویان پێویستە ئەوانە ماون و بەڵام ئەوانیش ینی لاواز بوون بەڕاستی وەک خۆیان نەماون سامانی ماسی وەک پێشتر لە ڕووباری باڵەشان ئەمان بینی خەڵکێکی زۆر ئەهاتن لە دەوروبەریش لە سۆران لە باڵەکایەتی لە ڕەواندوز لە لای مێرگە سۆر و بارزانیانی داهاتن لەم ڕووبارە ماسیان ئەگەر ماسی تێدا بوو خۆی لە 10 کیلۆ بگرە زیاتریش ئەدا بەداخەوە وەک ئێستا ئەبینین سامانی ماسی بەرەو لە ناو چوونە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووباری باڵەکایەتی لە ڕووباری باڵەشان بەهۆی کەمبوونی ئاو بەهۆی ئەم وشکە ساڵێک کە کاریگەری کردوتە سەری ئەگەر وا بڕوە بەڕاستی لە ساڵانی داهاتوو ئێستا نزیک بۆتەوە لە ئاستی سفروە ینی ئەگەر وا بڕوە بەردەوامبی لەوانەیە لە ساڵانی داهاتوو وشک بکاتەنها لە گۆمەکان ئاو بمینی و ماسیەکان نەتوانن هاتو سۆ بکەن ئەمە شوعاکە سامانی ماسی بەرەو لە ناوچوون بچیتن بەداخەوە ناوەڵی مامۆستا ئەو ڕووبارە قەت وەهام نەدیتە ینی پەبیرە من حەمر لە 70 سارەسی ئەمە لەسەر ئەو ڕووبارەی لە منداریە گەورە بووینە وەختی خۆڕەوەند بووین تەسوینە تویستانێ تاسینەوەتی 79 ئەمە لێرە مارین لێرە لەسەر ڕووبارەیە قەت ئەو ڕووبارە و هاکم نەبوویە پایزا ئەمە مانجی دە لە سویستانی تاتی نەخواری لە هەمە زیاد دەورەتەوە نەبوو لێ بدیتە بچوە لە بڕەکت لێ بدا ینی هەتا زەلام ناوێرە لە هەمە زیاخۆ لێ بدا مامۆستا تەبیعی لا بچوە لە بڕەشی خۆ لێ بدا بە سەو سارە کاریگەری لەسەوەیدا هیچ کە ساری و بێ بارانی و هەپەرە نەکەوت هەوسارە پەرە نەکەوت مامۆستا بابێ من و تەقریبی بابم تەقریبی لە 70 حەمرێ خوای کرۆفاتی کردی
با پیرم لە ساری 61 حمری خوای کردیە پە بیریتم وەلا ئەمە قەت نەیزانیە ئەو ڕووباری واکەم بووبی لە بابوو با پیرای نەیزانیە نەبووە یعنی چەند پشتە ئەمە لێرە خەرچی بارە چاینامە خەرچی بارەچە ئەمە مرچێمەیە و هەتا تەگەتە تویستانی ئەوە هەمە مرچێمە مەخسە تویستان مرچێمەیە ئەو ئاوانە هەمە ڕووبار بوون بەڵانە لە بارەچ لە هۆڕێش ئاوەکە ئێکم بووینە. ئەو ساڵ بەهۆی کەمبارینەوە لە زۆربەی گوندەکان بەهۆی ئەوەی کە ئاستی بارانبارین و بەفراوانە کەم بووە ئاویان زۆر نەبووە بۆ ئەوەی بتوانرێت زەویە کشتتوکالیەکانیشیان ئاو پێ بدرێت زۆربەی شوێنەکان یان کانی هەیە هەر وشک بووە نەمایە هەرچەندە داوامان کرد ئامارێکی باش وەربگرین لەسەر ئەو کانیانە کە وشک بوونە بەس بەهۆی نەبوونی ستافەوە نەمانتوانی بە دەقیقی وەرگرین بە زۆربەی کانیەکان وشک بوونە و بیرانش کە سەدحی بوونە زۆر بۆ مەسەر 30 مەترە 40 مەترێکە هەتا 50 مەتری ئەوانەش وشک بوونە و زۆربەی خەڵکێکە داوای بیرەکە ئێستا بۆ ئەوەی کە بتوانرێ ئیش بۆ ئاودان و زەویە کشتتوکالیەخان ئاوی داوینکن لە سنووری ئیدارەی سۆران ئێستا تقریبا لە 6 مەتر بۆ 9 مەتر ئاوی ژێرزەوی دابەزیوە لە ئاوی ڕووبارەکانیش کە پێشتر تقریبا لە سۆران دقیق نییە بەس لە 5 مکعبەوە لەو بزەبت لەو کاتەیدا ئێستا بۆ تقریبا 2 مکعب کەم بووە ڕۆیشتنی ئاو کە ئامارەکان ڕێک دقیق نین بەس تقریبا بە نزیکەیە ئاوی بەفر ینی بارینی بەفر لە پێشتر تقریبا زۆربەی جار هەبووە لە سۆران تا 70 سنتیم بەفر باریە بەڵام ئەو ساڵ تا 3 سنتیم باری بوو ئەوە ئێستا بۆ نمونە لە پارساڵ 919 ملیم باران باری بوو کە ئەو ساڵ بەراورد بە پارساڵەوە 209 ملیم باران باریوە کە دەکاتە تقریبا 1 لەسەر 4 ئاوی بارانی پێشتر ئێستا بۆ نمونە پارساڵ ئاوی ئێرە زۆر زیاتر بوو لەو ئێستا کرد چەندە قیاساتی دقیقمان نەبووە بەهۆی هەندێک شوێنی ویزگەی پێوانی ئاومان هەیە ئەوانە لەبەر لافا و چەند ماوەیەک پێش ئێستا تێک چوونە ئینشاءڵڵا ئەوانە بەتەماینە دروستکەینەوە بۆ پەیوانەوەی ئاوەکان ئەو ساڵ ئاستیاوەکە زۆر کەم بووە کە ئەگەر ئەوها بڕات بۆ ساڵی دادێک زۆرتریش کەمە بی و ئەگە باران نەباری زۆربەی زەویەکان کە نزیک بوونە لە کانیاوەکانی سنووری سیدەکان چۆمانەوانە کە ئاویان لێ کەم بووە زۆربەی زەویەکانیان دێمی بووە یعنی ناتوانن ئاو بدەن زۆربەی شوێن هەیە ئێستا نەیانتوانیوە داوای بیرەکەن لە حکوومەتی هەرێمیش چەند ڕێنمایی هەنە کە بیر لێدان هەم زەرەر هەیە بۆ ئاوی ژێرزەوی هەم لێ نادرێت ئەوجا زەویەکانی کشتتوکالیەکان زۆربەی بێ یاو بوونە تووشی وشکە ساڵی و ئەوانە بوونە نەتوانرە کشتتوکالی تێدا ئەنجام بدەن کاکەوە لە ئەلعانەکە چاولێکە خۆ باخچە ماخسا سبەر نییە ئەبێ بەرن بەریان ناخورێ لە بەرۆی ئاو نەدراینە وەچی برێن گوندی ئاکۆوە هەندێک ئاو هەیە گوندی گەرەوەی خوارێ هەنیتی ونیا کە نەیبوو ماناوێ ئەو هەموو باخچە و ڕەز و باغە هەمووی شکۆر بوو زایی هوانێ تەماشای لێکە بەو نوعەیە ناوەلا من بەبیرم دێ تقریبا 6 ئاش لە گەری گەرەوا بوون ئەو ئاشانە هەموو لە بۆ ئەو ڕووبارەی ئاشەکان ئەگەڕان ئەلعانەکەش ئاودا ڕووباری دانیە ئیزا مەسەلەیش کە سارەی هوانەیە چەند بیر ئیشکۆر بووینە هەر تەڕاییان تێدا نەمایە لێرە سێچا بیرنێ هەنا ئێکا ئیشیەکە باران مەسەلەی بارانێ هەندێک جای پێشین بوو هەندێک دەغر و مەغر لێرەن بوونێ تێگەی ئەویش بە درەنگەوە هات و نەببرێ ئەوە بی هەر ئەوەندە بوو چی دیکە نەبوو باران کا باران لە 85 لێرە بوویمە هاتیم لە نەخێ نەمدی تێناوەڵە لە 85 ئەمنێ هاتیمە ئێرە نەزا ڕۆژە ئیشەکەم کردی ئەوە هەڕ ئەو ڕەز و مەزانە ئێمەە ئەلانە کە ساولێکە ئەو ڕەزا لە بەیش کە سارێ بەری بەکەل نەهات سارا بەچی بەکمی ڕۆی با ملیۆنێکی ئەڕۆی بە 2 ملیۆن ڕۆی
هەوساری سێسەد تەواو نەکرد داروباری سیاش چاو لێ بکە ئۆتانە ئێ دیارە پەلچێ لێ بوویتەوە لۆسارەشی لێ ڕامینە نیوە هیچکەوی لەبەرەوەی بنی تەڕایی پێوە نەما بەخوای تەمەنیش وە پاش دەیخیت و زۆریش هیچکەوی خدا بکە پایی زێبرەك زوو باران بهێ گورام نەرێمە تو سارا بە 2 ملیۆن و 500 نەفرۆش ڕەزی دێم هەوساری سێسەد تەواو نەکردیا لە 2 ملیۆن هاتە سێسەتی کەمتر کە ساریم دیتینە زۆرم دیتینە بەرە بەون و ئەم نەدیتیە بەخوای تەحسیری هەبوو ئەوش کە سارینە پێش هەنووکە ئەویش لە هەندێک زیاد داریشکۆر بوو لە هەندێک زیە بەرە هەندە و هەنە بوو یەکزاری تەماشای لێ بکەی خۆ لە دەشتێت چ دەغرودان و پوش و پەراشەک نییە نەکرا نەبووە بیستانیان کرد بیستان نەبوو دەغریان کرد دەغر نەبوو لە زۆر زەیە تێگەی برا ئەدی کو زەرەری نییە بەنسبەت ئیشکە ساڵی ئەو ساڵ مامۆستا ئیشکە ساڵی دەور و کاریگەری گەلک زۆر بوو لەسەر بە تایبەتی بەروبووم و داری زۆر وشک کرد هەتا داری دێمیشی دەگەدابی زۆری وشک کرد کانی و کانیاوەکانی زۆر وشکردن ئەمن تەمەنم تقریبان نزیکە بیتۆ لە 49 ساڵی لە تەمەنی خۆم نەمدیتی ئەو شکە ساڵیە باو باپیران زۆر ئەجێرنەوە هەبووە ناوە هەبوو شکە ساڵی چەند ساڵێک دووبارە ئەبیتۆ بەس بەو شێوازەی نەبوو هەندە وشک هەندە ینی دیتیتمانەمە وشکە ساڵی هەبوو بەس لۆنمونە ئەگەر باران نەبوو بی بەفر هەبووە ئەگەر بەفر نەبوو بی باران هەبووە بەس ئەو ساڵ بەگشتی هەم بەفر نەبوو هەم باران نەبوو ئەوزا کاریگەری لە ئاوی ژێرزەویش کرد تەبەنەمە بیرمان هەیە بیری داخراون هەیە و ئی بەڕەلاشن هەیە بیری بەڕەلا ساڵانە کە ئاو باران دەست پێ ئەکا باران ئەباری و بەفر ئەباری لەبەری ئەڕوا ئەو سار هەر لە بیدایەتی هەتا ئاخیری لەبەری نەڕۆی ئاوی لەبەر نەڕۆی ساڵانی پێشتریش ینی بە جۆگا لەبەری ڕۆی ئەچەوە خەرەندی ئەچەوە ڕووباری جوندیە ڕووباری باڵەکایەتی بەس ئەو سا لەبەری نەڕۆی جا بەگشتی لە هەموو منتیقەی ینی بە تایبەتی منتیقەی مەدۆڵی ئاکوان زۆر باغ و زۆر داری دێمی وشک بوو زۆر بیرەکان زۆر ئیشک بوون ینی بەڕاستی کاریگەریەکی گەلک زۆری هەبوو لەسەر منتیقەیمە ئەوجا تەسیریدا بەروبوومیش کرد بەروبوومەکەمان هەم ورد و خەراب بوو هەم وشک بوو ینی بەروبوومەکە بەگشتی ئەو ساڵ زۆر خراپە ئیشاڵڵا خوای گەورە لە ساڵانی داهاتوو لە ساڵی داهاتوو قەرەبوومان لۆ بکاتەوە ئیشاڵڵا ئینتیزارەکەین باران ئیشاڵڵا بباری تەسیریدا مەسەلەن داری دێمیش کردیە داری دێمیشن زۆر لە ئیشک بووە هەم داری بەردار و داری بێبەر ئیتیای زۆر وشک بووە بە چەقە لە باوێشەوە زۆر وشک بوو لەگەر ئەو شکە ساریەی ینی بڕۆ خاکەکەن بەخۆ ئێرە خاکەکی شێدارە ئەوزا هیچ ڕتوبەی تێنەمایە هیچ شەی تێنەمایە باوکمی ئەو هەم گەرماکە بە شیدەت بوو هەم لە بیدایەتی ساڵەوە هەتا ئاخیری بارانەکی وەکو پێویست نەباری ئەنی لە بەهارێ هەندێک بارانی باش هاتن بەڵام بارانی ئاخەلێوێ بەهارێ کافی نییە لۆ خاچی ناستە ژێر زەوی ئللا لە پاییزێ و لە زستانێ لە مانجی سێ تێپەڕی ئیسیفادەی نییە لۆ ئاوی ژێرزەوی لۆ خاچی ڕتوبەی وەرناگری ئاوەکە ئەڕوا لەسەر زەوی ئەوزا ینی هیواداری ئینشاءڵڵا ئینتیزارەکەین بارانی باشن لەو باری بەفری باشن لەو ببارەی ئینشاءڵڵا خوای گەورە قەرەبووی ئەو ساڵە بکاتەوە ئینشاءڵڵا لۆ ساڵی دادێ ئینشاءڵڵا خێر و بەرەکەت بگەڕێتەوە ناومان ئینشاءڵڵا خوای گەورە بە خراپی ئێمە نەکا ئینشاءڵڵا خوای گەورە ڕحمەی خوب بەستە زمانی بکە ئەگەر لەبەر بەستە زمانی نەبایە ڕاستە بەگشتی بەڕاستی ینی خراپ بووینە بەڕاستی ئەگەر خوای گەورە ڕحم بە بەستە زمانی نەکا لەوانەیە ئەو ئاوەش ئەو بارانەش نەبی جا ئینشاءڵڵا هیوادارین خوای گەورە ڕحمەی خۆ بە تەیر و تاری بکە ئێستا لێرانە ئەمە ئاون بە جۆگە ئەڕوا لەو ناو باخچەی ڕۆژانە تەیر و تار دێ لەو ئاوەی ئەخواتەوە بەستە زمان زۆر دابەی چیوی دێ لەو ئاوەی
سوودوەرەگری ئاوی ئەخواتەوە لەبەرەی ئاویمە قەترە نیە جۆگەیە ینی بەگشتی تەیر و تاری هەموو منتیقەی دێ لێرە ئاوی خواتەوە خۆدا ئاوێ وەرەدا بە بەرازی شەوە ئێستا ینی شەوانە دێن بەرازی دەرەکەین بەراز زۆر زەڕی لێداینە تەبەن ئەو ترێ هەموو بەرازیە خواردیە ینی جۆگان لێ تێکەدا زەڕی زۆرن پێگەینی بەراز جا ئینشاڵڵا هیوادارین حکومەتیش ئەگەر مەسەلەن بەرازن کوشت ڕێگریان لێ نەکا لەبەرەوەی بەراز زەڕەکی زۆری پێگەیان دینە بەگشتی لە هەموو منتیقەی مێوەکان زۆر وشک بووینە ئەوە دیارە ینی مێوەکانن ئەگە برێم سەتادەی زیاتر ئیشک بووە ئەوەی ئاو نەدرابی ئەوەی ئاو درابی کێشەی نییە بەس ئەوەی وشکانی مێو زۆر ئیشک بووە هەم چەقە لە باویە هەم مێو یەکێکتر لەو شوێنانەی لە ئیدارەی سۆران کاریگەری وشکە ساڵی بە تەواوی بەسەر دەرکەوتووە هاوینە هەواری جوندیانە کەوا کانیاوەکەی بە تەواوی وشتی کردووە. ئەم ئاوەی کە ئێستا هەیە شەلالێکی دەستکردە دروستکراوە ئاوەکەی لە ڕووباری باڵەکایەتیەوە هێنراوە بۆ ئەوەی گەشتیاران سەردانی ئێرە بکەن ئەگەر نا ئاوەکەی ئاوی کانیاوەکەی جوندیان لە مانجی سێوە کە ساڵانە ئەژێتەوە ئەو ساڵ هەر نەژیاوەتەوە وشتی کردووە تاوەکو مانجی نۆش ئاوی کانیاوەکە بەردەوامی هەبووە ساڵانە. ئێمە لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە قسەمان کردووە بە بیری ئەوان نییە کە بەم شێوەیە ئاوەکە وشتی کردووە داوا کاریشیان هەیە کە حکوومەت ئاوی دەستکرد دروست بکاتن لە شوێنی کانیاوەکە بۆ ئەوی گەشتیاران زیاتر سەردانی ناوچەکە بکاتن. ئێمە بۆ زانیاری زیاتر واتیشە خستنە سەرەوەی کە لەکەیەوە بەم شێوەیە وشکە ساڵی کاریگەری نەبووە لە ناوچەکە لەگەڵ ئەو هاوڵاتیانەی ئێرە قسەکەین بە تایبەتی کە کاک گۆنەر لە باب و باپیرانیانەوە ئەو شوێنیان بۆ ماوەتەوە تاوەکو ئێستا بزانین وشکە ساڵی تا چەندە لەم ناوچەیە بەم شێوەیە هەبووە و ئاوی کانیاوەکە بە درێژایی ساڵ نەژیاوەتەوە. جوندیان بەخۆی لە ئاوەکەی هاتێکە ئاوەکەی ساریە ئاوەکەی جار و بار دێتەوە و قەپعادی لە مانجی سێ ئاوەکەی دێتەوە هەتا مانجی شەش لە پاش مانجی شەش ئاوەکەی کەم و زیاد دەکاتن لەبەرەوەی پێرێن جوندیان یان جنی لێ یان پێرن عین ساریە جا لەوەیەوە زۆر جاران ئەوە تەماشاکەی ئاوەکی زۆر زۆر هەیە پاشی کەمەکی شەش هەفت مانگ ئاوەکەی کەم و زیاد دەبیتن کاوکەی کەم و زیاد بوو ئەبیتە هەفتێک دوای مانگێک دوای ئاوەکەی نامین هەتا ساڵی پاشتر بەڵام ئەو ساڵ وشکە ساڵیەکی تەواو بە جوندیانەوە دیار بوو لە مانجی سێوە تقریبان 10 ڕۆژ 15 ڕۆژێک ئاو هەبوو لە پاشی ئەوەی ئاوەکەی نەما هەتا ئێستاش ئەو کوێبینن ئێستاش ئاوەکەی هەر نییە تەخ نزیکەی 50 تا 60 مەتری ئاوەکەی لە خوارەوە هەیە بەڵام بەسەر ناکەویتن ولۆی کە وشکە ساڵیەکەی بشارینەوە دیار نەبیتن شەلالەشی دەستکردمان دروست کرێ لە ڕووباری ئاوەکەی بەسە دێخین لۆ ئەو شەلالەی کە گەشتیارانە ئیسفادەی لێ بکەن ئەویش پێویستی بە کارەبایەکی بەردەوام هەیە هەتاکو بتوانێت غەتاس و ئاوەکەی لۆدابین بکەین ساڵی پار هەتا مانجی نۆش ئاوەکەی هەر هەبوو لەبەرەوەی زیاتر بەفر و باران تەسیری لەیەکە ساڵی پار هەتا مانجین و ئاوەکەی تەواو تەبیعی بوو بەڵام ئەو ساڵ هەر لە بیدایەتیەوە ئاوی نەبوو لە قەدیم کە لە باو و باپێرە ئەوها ژێمان لێ بووە هەتا ئێستا وەبزانم ئەوەی یەکەم جارە لە مانجی سێ ئاو کەم بیتن ینی هەر نەبی ئەگەنا پێشان لە مانجی سێ ئاوەکەی زۆر زۆرە تقریبان ئەو ڕێیانەی کە پێدادەی لۆ سەر و چاوەکەی نزیک مانگێک 15 ڕۆژ ڕێ نابی ئەبی خۆدەوە یان بەناو ئاوەکەی دابێ بەڵام ئەو یەکەم جارشتیەوە ڕووبدات لە هەمووی لە قەدیمیش تا ئێستا تقریبان ڕسممان هەیە لە ساڵی 1920 کە باپیرە گەورن لێرە دانیشتە ئەو وەختیش ئاوەکەی لە مانجی سێ هەر هەبووە ینی بەڵام وچی ئێستا نەبووە زووشی بەڵام ئەو ساڵ
تەواو وشکە ساڵیەکی پێوە دیارە زوندیان وەخ بخوش ئەژبینن ئێستاش ئاو نییە لەوانەیە کەم شکە تا کارەبا بێتەوە لەوانەیە غەڵپاس بێت. کاریگەریەکی تەواوی لەسەر گەشتیاران و سەردانیکەران هەیە تۆ وشکە بینن ئێستاوە تقریبا نزیک ساعت 11وانەیە کەسی لێ نییە ئەگەر ئاوی خۆی هەبایە خەڵک زیاتر داتوە لە ڕووی مەطعام و دانیشتن و ئەوانش تەسیراتێکی زۆری هەیە لەسەر خاوەن کەپرەکان و دوکانەکان و چێشخانەکان. بەڵێ بەدیلیشی هەیە کە لە ڕووبار ئاوی بینی و یان ئەو ئەگەر کارەبای 24 ساعتی دابین بکرێتێن ئەتوانن چەند بۆڕیەکی زیاد بینن هە لە ناو سەر و چاوەکەی ئەو بێتن ئەویش تەخمینیەکرایە لەلایەن ئیدارەی سەربەخۆ ئەویش نازام ئەو ساڵە تا ئێستا هیچیان نەکردێ بەس تەخمینەکەی کرایە ئەوەکەی لۆ دەرچوە جا نازام کەنجێکرێوان قەدیم لە ساڵی 1920 یە ئێرە شوێنی باپیرە گەورەمان بووە کە ڕسمیشمان هەیە لێرە دانیشتێک ئەو میوانە ئینگلیزانەی کە هاتینە لێرە ئیستیقبالیکردنە فترەیەکی زۆر لێرە دانیشە ڕسمیشمان هەیە بەڵام تەکید دیار نییە لە ساڵی چەند بووتە شوێنەی گەچکە هەموو باخچە و باغات بووە بەڵام لە ساڵی 1952 مەلیک فەیسەڵ لێرە دانیشتە ڕسمیشمان لەکنە بەخوای لە پاش حسب ئەو ڕسمانەیە هەیە حسب ئەو شانەیە لە ساڵی لە پاش 52 ڕسم هەیە زان نازان پێشتر چەند بووە ئەوەی جێم لێ بوو ئەوەندەیە نزیک 20 ساڵە لێرە هەر ئەو دوکانەشی خۆیتە ئەوە یەکەم جارە ئەوها بینم ئاوشتی کردبیتە ئەوانە ئەو ڕسمانەیە کە تازە پێشتر قسەم لێ کرد ئەوە باو باپیرە خۆتمان کە لە ساڵانی قەدیم تا ئێستا باوم باپیرە گەورم ساڵی 1920 کە لەگەر ئینگلیزەکان لێرە بووە ئەو کاتێک کە هاتیتە ئەو منطقەیە لێرە بووە میوانی هاتیە لە ناو سەر و چاوەکەی دانیشتینە و بەخێراتنی میوانەکانی کردیە لە ساڵی 52 ئەو وەختی مەلیک فەیسەڵ هاتیتە هاوینە هاواری زوندیان پێم وایە لەو کاتێوە دەست بە زوندیان بوویتە شوێنێکی گەشتیاری ئەوەشیان ساڵی 63 ئەوەیان ساڵی پارە کە بارانێکی زۆر باری ئاو هەتا مانجی نۆش هەر هەبوو ئەویان کاتی بەفرە ئەویان 1970 ئەوانەیە ئەویان هەر ئاوی کە کەم بووە ئەوەشیان ناو ژوورەیە کە نزیکەی 60 هەتا 70 مەتر چوونە ژوورە ئاوی تێدانی ئەو شەلالەیان بەدیلی ئەو ئاکە ئاوی خۆی زوندیان نامینی ئەو شەلالە دەستکردەمان دروست کردی هەر بە خۆمان لە ڕووباری بە غەتاز دەینە سەرەوە لە سەرەوەش حوزێک دروستکە لە تقریبا لە 92 ئەوانە حوزێک دروست کرایە ئەمەش بەخۆن ئەو غەتاسەمان دانا لەوەی بەدیلی ئەو ئاوەی هەبیتن کە بینن شەلالێکی جوانە و لەوەی گەشتیاران ئیسفادە لێ بکەن بەخوای زیاتر ئەو کە ئاوی خۆی ئاوی تەبیعی خۆی نامینی زوندیان ئەمە دەستکەین بە دانانەوەی غەتاس لە ڕووباری لەسەر ئەرچی مەطعام و دوکاندارەکان هەرسن بە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی ئەو ئاوەی کە لە مانجی ئەو کاتانێک ئاو قەتعابی لەو کاتێمە دەست پێکەین هەتا تقریبا ئەو مانگەی لەوانەیە هەتا مانجی دەش ئەو بەردەوام بیتن ئەو ساڵە تقریبا لە مانجی سێوە لە چارە و ئاوە هەیە ئاوی دەستکرد بەڵام پێشتر لە مانجی شەش کە ئاو کەم و زیادە کە ئاوکەی کەمەبی ئەمە لەوەی ئەو ئاوە دیار نەبیتن کە کەمی کردێ ئەو شەلالەی دانین و هەم جوانتریشە و زیاتر گەشتیار عەرەبەکان کەیفیان بەو شەلالانە دێتەوە لە مانجی بەخۆی ئەو ئاوە زیاتر کە پێشتریش لە مانجی سێ ئاوەکەی دێتەوە هەتا مانجی شەش زۆر جاروێ ئێستا ساڵی پار هەتا مانجینەوە ئاوەی هەر هەبوو بەڵام ئەو ساڵ لە مانجی سێ و ئاوەی نەبوو لەوانەیە هەتا مانجی دەش سیاحەت بەردەوامبی لە پاشی هەموو شتەکان هەرە گیرێتەوە دیار نییە حەسەب جەوە و باران و بەفرێکە دێتن بەڵام زیاتر لە مانجی شەش دەست بە کەم و زیادیە کاتن ئیدی عادەتەن لە مانجی هەفت ئاوەکەی کەمە بیتن ڕۆژێک دێتەوە دوو ڕۆژ نایەتەوە زابیتە مانگێک ئیدی زیاتر بەردەوامی بەڵام ئەمە ئەو ئاوەی زوو پێەکەین بۆ باسەکەنەرە لە مانجی شەش و هەفتەوانە کە ئاوەکەی کەم و زیادەبی زۆر جار تەقەی لێ بکەن
ئەویش زاروێ ئاوکەی دۆ یان باەکی لێبێ لۆ ژوورێ دەنگەکی گەورە هەبی بەڵێ و ئاو دێتەوە و زۆر کەسیش بەخۆ دیتیتی کە ئاوەکە هاتیتەوە ئەو ساڵ هەر نەبوو چکە ئاوەکەی هەر نەبوو لە بەرەندێ باوەڕ ناکەم پێێتەوە.